بێویژدانیە ئەم بێ ئاویە بەرامبەر ئەم خەڵکەیکەنەوە هەست ناکەن ئەمیشەیکەن جۆرێکە لە گەوادیان باش گەوادیکەیەوە ئەیکەن یعنی بەڕاستی حەقەوە تۆزە شەرک بکەن لە خۆتان تۆزە عیب بکەن لە خۆتان یعنی بەڕاستی ئەمەی ئێوە ئەیکەن گەوادیەکی سرف گەوادیە يعني پێویستەوە بە خۆتانە بچنەوە یعنی من احتراممە بۆ جەنابەت خۆ مەسەلەن من ناڵم وەکو جێو ناڵم گەوادیم وەکو سیفات ئەڵێم يعني بەڕاستی خەڵک ماندووە لە دەستان خەڵکی لاکە لە دەستان باشە ڕۆژێ لەش نەوەڵا لەبەرەوەی تۆ گەوادی سەرۆکت گەوادە مەسعود گەوادە برا گەورەکەتان هەر ژنی حیزە باشە ڕۆژە سوپای ڕۆژێ گەواد کۆرە بڕۆ گەواد ڕۆژە سوپای تورکیان ڕۆژە گەوادی بۆ ئێرانەکەن ڕۆژێ گەواد